پێم وایە کەرکووچەکان زۆر بەوفانە دڵسۆزن و خۆشەویستیان بۆ ڕێبازەکەی سەرۆک مامدەلال بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە تێدەگەن دەنگ بە چ لایەنێکە دەن کامڕوو دەتوانێت نوێنەرایەتی کەرکووک و ملەتەکەمان بکە منە و کاتە دڵم خۆشە بێ ینی ئەمڕۆ هەموو کەرکووچەکان ویژدانی خۆیان ئاسوودە بکەن بڕۆنە سەر سندۆخەکانی دەنگدان و دەنگ بدەن ئەمە پێشووتریش تاکیدمان لەوە کردووە هەندێک حزب و لایەنی سیاسی هەیە بە خۆتان نەزانن قانونەکە قاسمی انتخابی ناگاتە ئەو ڕێژەی هەندێک لەو هێز و لایەنانە من چۆن نەزانم ناوم ئاسوێ ئەو هادەزانم ئەو هێز و لایەنانە ناگەنە قاسمی انتخابی بۆیە بەڕاستی بەداخەوە ڕمبێ بە فیرۆدانی دەنجی کووردە و ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش ئەمە تەجروبەیەک بوو کە ئەو هێز و لایەنانەی کە قوارەیان هەبوو یان لیستیان هەبوو نیانتوانی بگەنە سەر سندۆخەکان یانی نیانتوانی بگەنە کورسی ئەوە دەنگەکان فەوتە من دڵنیام ئەمڕۆ کەرکوچیەکان حزب و لایەنەکانی دیکە تەنانەت ئەو لایەنانەی دیکەش کە باوەڕیان بەوەیە کە من دڵسۆزیان بۆ شارەکە و بۆ میلەتەکەیان و بۆ خاکەکەیان زۆر زۆر گرنگە ئەڕۆن دەنگ بەو لایەنە دەدەن کە نوێنەرایەتی کورد و کەرکوچیەکان.